مارکس و ئەنگێلس زانست و تەکنەلۆژیا وەک شمشێرێکی دوودەمی ڕزگارە کرێ ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. زانست و تەکنەلۆژیا ناوەندی بیری کارل مارکس و فریدریش ئینگلس بوون کە وەکو ئامرازێک دەیانزانی کە دەتوانرێت بۆ ئازادی یان پەرەپێدانی هێژمونی چینایەتی بەکار بهێنرێن. لە ژێردەسەڵاتی سەرمایەداریدا پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا بۆ زیادکردنی قازانجی بۆژوازی و چەوسانەوەی کاری دەستی و ڕۆشنبیری بەکاردەهێنرێت و نامۆبوون و نایەکسانی چینایەتی زیاتر دەکات. بەڵام مارکس و ئەنگێلس دەرکیان بەوە کرد کە ئەم دژایەتیانە توانای شۆڕژگەڕی هەیە کە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ بنیادنانی سیستەمێکی سۆسیالیستی دادپەروەرانەتر. ئەمڕۆ تێڕوانینی ئەوان لە سەردەمی سەرمایەداری دیجیتاڵیدا زۆر پێویستە کە تەکنەلۆژیا بۆتە ئەمڕازێکی نوێی کۆنتڕۆڵکردن لە هەمان کادا دەرفەتی ئازادی مرۆڤایەتی دەرەخسێنێت. هۆشیارێکی قوڵیان لە سروشتی دیالکتی مێژوو و کۆمەلگا وای لێکردن کە پێشکەوتنی زانستی وەکو هێزێکی مادی و کۆمەڵایەتی ببینن کە ڕنگدانەوەی پەیوەندیەکانی دەسەڵاتی چینایەتی و شمشێرێکی دوودەمی خاوەن توانایی ئازادی خوازی گەورە و لە هەمان کاتیشدا بۆ قوڵکردنەوەی چەوساندنەوە و پتەوکردنی هێشمونی سەرمایەداری بەکاردەهێنرێت. بیرکردنەوەیان بەڵگەی توانایی شیکاری مادی بوو بۆ تێکەڵکردنی زانست لەگەڵ ململانەی چینایەتی کە تێیدا زانین دەبێتە هێزێکی پاڵنەر بۆ گۆڕینی جیهان نەک تەنها ئامرازێک بۆ تێگەیشتن. پرۆژەی ڕۆشنبیری ئەوان بەڕوونی داوای تێپڕاندنی سنووری سیستەمی سەرمایەداری دەکات بەرەو داهاتوویەکی مرۆڤانەتر لەسەر بنەمای ئەم ئەگەر ئازادی خوازانەیە کە پێشکەوتنی تەکنەلۆژیا پێشکەشی دەکات. لە شیکنەوەی مارکس بۆ سەرمایەداری تەکنەلۆژیا پێگەیەکی سەرەکی هەبوو لە ئاشکراکردنی دژایەتیە بنچینەیەکانی سیستەم. ئەو باوەڕی وابوو کە ئامێرەکان کە نوێنەرایەتی لووتکەی پێشکەوتنی زانستی دەکەن لە سەردەمی ئەودا ئامرازێک نین بۆ باشترکردنی ژیانی مرۆڤیان ئازادکردنیان لە بارگرانی کاری سەخت، بەڵکو بوون ئامرازێکی کاریگەر بۆ کەڵەکەکردنی قازانجی سەرمایەداران و زیادکردنی چەوسانەوەی کرێکارانی دەست و ڕۆشنبیر. و ئەم بەکارهێنانە لە تەکنەلۆژیا بووەتە هۆی بەکارهێنانی بەهای زیادە بە کەمکردنەوەی پێویستی بەکاری مرۆڤ و پرۆلیتاریا لە دۆخێکی نامۆدا جێدەهێڵێت کە کرێکار لە پرۆسەی بەرهەمهێنان و دەرەنجامی کارەکەی دابڕاوە. بۆ مارکسیش ئەم دژایەتیە بەڕێکەوت نەبوو، بەڵکو بەشێکی گرنگی میکانیزمەکانی سەرمایەداری بوو کە زانست و تەکنەلۆژیا دەکاتە ئەمڕازی زاڵبوونی چینایەتی. ئەنگلس زانستی وەکو ئامرازێک بۆ تێگەیشتن لە ململانی کۆمەڵایەتی بەقوڵتر دەبینی. کاریگەری ئەو لەسەر دۆزینەوەی زانستیەکان وای لێ کردووە ببینێت کە ململانێت تەنها بە کۆمەڵگەی مرۆڤایەتیەوە نییە، بەڵکو سروشتیش دەگرێتەوە. لەگەڵەوەشدا ئەو دیترمینیزمی بایۆلۆجی ڕەتکردەوە و جەختی لەوە کردەوەکە یاساکانی فەرمانڕەوایی سروشت جیاوازن لەو یاسا کۆمەڵایەتیانەی کە کاریگەری کردداری مرۆڤی هۆشیاریان لەسرە. ئەنگلس ڕەهەندێکی زانستی بۆ ماتریالیزمی دیالکتی زیاد کرد، نیشانیدا کە یاساکانی دیالکتیک بەسەر سروشت و کۆمەلگادا جێبەجێ دەکرێن. تێگەیشت لە گۆڕانە مێژوویەکان وەکو بەشێک لە بزوتنەوەیکی پەرسەندنی سەرتاسەری بەهێز دەکات. ئەم بۆچوونە بۆ پێداچوونەوە بە تیۆری لە ژێر ڕۆشنایی گۆڕانە مێژوویەکاندا بۆ خودی مارکس نامۆ نەبوو، وەکو خۆی ئەنگلس بە ئاشکرا دانیان پێدان ناوە. لە پێشەکی هاوبەشیان بۆ چاپی ئەڵمانی مانیفێستی کۆمۆنیستی کە لە لەندەن لە ساڵی 1972 زایانیدا دەرچوو و 4 ساڵ پاش دەرچوونی مانیفێستی سەرەتایی پەرەنسیپە گشتیەکانی هێشتا بە تەواوی ڕاستن، بەڵام هەندێک لە وردەکاریە پراکتیکیەکانی واتە بەرنامەی شۆڕژگێڕانەی کە لە کۆتایی بەشی دووەمدا پێشکەش کرا کۆن بوون و پێویستیان بە فۆرمولەیەکی تەواو جیاواز هەیە. لەبەر ڕۆشنایی ئەم گەشە سەندنە پێشەسازیە گەورەی کە جیهان لە ساڵی 1948ەوە بەخۆیەوە بینیوە. فراوانبوونی ڕێکخراوی سیاسی چینی کرێکار و ئەو دەرسانەی کە لە کۆمۆنەی پاریس لە ساڵی 1970 زاینی وەرگیراون. ئەگەر مارکس ئەمڕۆ ئامادە بووایە بە هەمان لۆژیکۆ ئاماژەی بەوە دەکرد کە سەرمایەداری دیجیتاڵی قۆناغێکی پێشکوتووی هەمان دینامیکی چەوسێنەرانە دەنوێنێت کە لە سەدەی 19هەمدا باسی کرد، هەرچەندە بە شێوازێکی زیرەکتر، ورتر، کۆنتڕۆڵکەر و قوڵتر. کۆنتڕۆڵکردنی چیتر تەنها بە خاوەندارەتی کارگە و کەرەستە خاوەکانەوە نییە، بەڵکو بۆ کۆنتڕۆڵکردنی لێشاوی داتا و ئاراستەکردن و کۆنتڕۆڵکردنی هەڵسوکەوت و هۆشیاری مرۆڤ فراوان بووە بۆ توندوتیژی سەرکوتی دیجیتاڵی و
سەربازیکردن لە ڕێگەی ئەلگۆریتمەکانەوە و ئەو کاتەی کە لە زۆر حاڵەتدا بوو بەهۆی هاوپەیمانەتی لەگەڵ ڕاستڕەوی تونڕە و فاشیزمێکی دیجیتاڵی نایە. ئەو گۆڕانکاریانەی سەردەمی دیجیتال هێناوێتی لەوانەیە ڕێگە بۆ دەرفەتی نوێ بۆ خەبات و ڕێکخستنی سۆسیالیستی بکاتەوە بە مەرجێک سوودیان لێوەربگرین و بە شێوەیەکی زانستی ورد مامەڵەیان لەگەڵدا بکەین. ئەمە مافێکی ڕاستەوخۆیە کە لەلایەن واقعی کاری ژنان و ڕۆشنبیران لە بەشە جیاجیەکانی جیهاندا سەپێنراوە. سەرمایه‌داری دیجیتاڵی سەرڕای سروشتی چەوسێنەری تەقلیدی هێزی خۆی لە ڕێگەی ئەلگۆریتمەکانەوە بەکاردەهێنێت کە ئەمڕۆ نەک تەنها لێشاوی زانیاری ڕێک دەخات بەڵکو زۆربەی جومگەکانی ژیانی ڕۆژانە کۆنتڕۆڵ دەکات. هەروەها بڕیار دەدات کام بیرۆکە بکاتە هۆشیاری خەڵکو و کام بیرۆکەکان لە ناو دەچن یان پەرابێز دەخرێن. ئەم گۆڕانە قوڵە لە پێکهاتی دەسەڵاتی چینایەتیدا چەپ ناچار دەکات بە شێوەیەکی بنەڕەتی چاو بە ئامرازەکانی شیکاری و شێوەکانی ڕێکخستنی لەسەر زەوی بخشێنێتەوە.